قەیرانی دارایی ڕۆژ بە ڕۆژ قوڵتر دەبێتەوە و بەرپرسانی حکمی و وەزارەتی سامانە سروشتیەکانیش تا ئێستا ئاماری داهاتی فرۆشتنی نەوتی کوردستان بە وردی ناخەنە ڕوو. بەپێی یاسای ژمارە 22 ساڵی 2005 کە بەشی هەرە زۆری گرێبەستەکان لە قازانجی کۆمپانیاکان کراون و پرۆسەی نەوت و کۆکردنەوەی داهاتەکان لە کوردستاندا تا سەر ئێسقان ناڕوونە و گەندەڵی و بەهەدەردان و برنەدەرەوەی پارە سیمای دیاری حکومڕانیە. یەکێتی و پارتی لە بازرگانی شقارتەوە تا دەگاتە نەوت و ئینتەرنێت و دەرمان و جگەرە و کایەکانی دیکە پشکیان هەیە و جوڵەی سربەخۆی بازاریان نەهێشتووە کە بە گشتی سەرمایی ناحیزبی ڕاودەنێن تا ئەو کاتەی ناچار بە تەسلیمبوونیان دەکەن. مەلەفی نەوت یەکێکە لەو خاڵانەی لە نێوان ئەو دوو حیزبەدا ساڵانێکە خۆشگوزەرانی پێوە دەکرێت. لە ساڵی 2014ەوە تاوەکو ئێستا لە ڕێگەی فرۆشتنی نەوتەوە حکومەت 31 ملیار دۆلاری دەستکەوتووە. هەروەها داهاتی ناوخۆشی بە 40 ملیار دۆلار خەڵێنراوە کە بە هەردوو داهاتەکە 71 ملیار دۆلار دەکات. ئەگەر واشدا بندرێت 8 ملیار دۆلاری بۆ خەرجیەکانی حکومەت تەرخان کرابێت ئەوە 65 ملیار دۆلار وونە. لەم چەند ساڵەی دواییدا حکومەتەکەی پارتی و یەکێتی بە دوو جۆر نەوتیان فرۆشتووە. یەکەمیان بە ڕێگەی تەنکەر کە ناتوانرێت بە ئاسانی ژماری ڕاستەقینەی بزاندرێت، بەڵام ئەو داتانەی کە تا ئێستا بڵاو کراونەتەوە ئەوەیە لە ساڵی 2016 ڕۆژانە 6,000 بەرمیل نەوت لە ڕێگەی تەنکەر هەناردەی دەرەوە کراوە. کۆی گشتی داهاتەکەی لە ساڵ و نیوێک نزیکەی 1 ملیار دۆلار بووە. ڕێگەی دووەمیشان بە ڕێگەی بۆری بووە. لە دوای ئاڵۆزبوونی پەیوەندیەکانی هەرێم و بەغداد لەسەر فرۆشتنی نەوت بە شێوەی سربەخۆ حکومەتی عێراق لە ساڵی 2014 بڕیاری بڕینی بودجەی هەرێمیدا. هەر ساڵێک دوای ئەوە حکومەتی هەرێم ڕایگەیاند ئیدی توانای پێدانی موچەی نییە و دەبێت چاوپێخشانەوە بکرێت بە سیستەمی موچە. ئەو بوو بڕیاری پاشەکەوتی موچەی ڕاگەیاند. بەڵام ئەوەی کە دەبێت باز بکرێت لە خاڵی پێنجەمی یاسای پاشەکەوتی موچەدا هاتووە کە پێویستە مانگانە چاو بە بڕیاری پاشەکەوتی موچەدا بخشێندرێتەوە بەڕەچاوکردنی بەرزی و نزمی نرخی نەوت و دەبێت کەمترین ڕێژەی پاشەکەوت بۆ موچەخۆران هەژمار بکرێت. ئەو کاتەی بڕیارەکە دەرچوو نرخی 1 بەرمیل نەوت بە 36 دۆلار دەفرۆشرا، بەڵام ئێستا نرخی 1 بەرمیل نەوت گەیشتووە بە 50 دۆلار و زۆرترین ڕێژەی پاشەکەوت هەژمار دەکرێت. بە جۆرێک قەرزی پاشەکەوتی موچە کە پێویستە بدرێت بە فەرمانبەران گەیشتووە بە 6 تریلیۆن دینار و مانگانەش ڕێژەکە زیاد دەکات. ئێستا لەو داتانەی کە باز دەکرێت 65 ملیار دۆلار وونە و کەس نازانێت کێ و چۆن و لە چیدا خەرج کراوە. ئەگەر وا دابنین ژمارەی دانیشتوانی هەرێم 5 ملیۆن کەسە و 65 ملیار دۆلار لەو داهاتەونە دابەشی بکەین بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان، هەر هاوڵاتیەک بڕی 13,000 دۆلاری بەردەکەوێت. بەڵام لەبەر بەرژەوەندی سیاسی و بەهەدەردانی سامانی وڵات حکومەتی هەرێم ئەوەی کە لە ماوەی ساڵانی حکومڕانیدا کردوێتی هێنانی قەیران و قۆڕەقکاری لە بازاڕی ئازاد و لەسەر و هەمووشیانەوە کوردستانیان خستۆتە ژێرباری قەرزێکەوە کە ئاستەمە بە ئاسانی پشتی لە ژێردا ڕاز بکاتەوە.